ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ئەگەر بینەری ڕۆژ باشن دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامەکەی ئێمە بێت تا بینەری هەموو ئەو زانیاریانە بن یاخود هەموو هەواڵەنەوەخۆی جیهانیەکان بن کە ئێمە لە ماوەی ئەم کاتژمێرەدا پێشکەشی ئەوەیەکەین. بێگومانە زانین کە حکوومەت هێرێمی کوردستان لە سەرەتاوە زۆر هەوڵیدا لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا زۆر بە باشی خۆی ئامادە کرد و توانی بە گرتنەبەری ڕێکاری زۆر تونند و تۆڵ بەرەنگاری ئەو پەتابینەوە بەراورد بە چەندین وڵاتی جیهان کە لە ڕووی تەندروستیەوە زۆر باش بوون بەڵامە متوانیمان لەوان سوپاس بۆخوا ڕاستە کە گیان لە دەزان هەبوو بەڵام بەو ڕێژە زۆرە نەبوو کە بگاتەوەی وەکو هەندێک وڵات ڕێژەکەیان زۆر بوو و ئێستاش لە کاتی کۆرۆنا کە بە شێوەیەکی گۆڕاو هاتوتۆ ئارا دووبارە دەرەکەوێتەوە یاخود کاریگەریەکانی هەیە لەسەری و چەندین کەس توش بووە بێگومان وەزارەتی تەندروستی پلانی باشتری هەیە تۆکمەتری هەیە بۆی کە بە تایبەت لە ناو قوتابخانەکاندا چۆن تێز بکرێ و بە شێوازی هەڕەمەکی بە یاخود بە سیستمیش بێت بە هەموو ئەم شێوازانە حکوومەت دەیتوان ئەوێت کە جارێکی دیکە بە هەمان شێوەی پێشوو بەرەنگاری ئەو پەتابێتەوە. جگەل ئەمە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمانە جگەلەوەش وەک هەموو ڕۆژێکی دیکە چەندین بەرگە و بابەتی هەمە ڕەنگ و جیاوازمان بۆ ئامادە کردوون سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێەکەم. سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەمڕۆ لیژنەی ڕووبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە و ڕاشی دەگەێنێت توش بوون بە کۆرۆنا لەم هەفتەیە چوارهێندەی مانگی ڕابردووە. وەزیری تەندروستی ئاشکراشی دەکات حاڵەتەکانی کۆرۆنای گۆڕاو بە خێرایی بڵاو دەبێتەوە و سەدا هەشتای ئەو کەسانەی ئێستا تووشی کۆرۆنا دەبن دەبێتە هۆی زنجیرە نوێیەکەی ئەو ڤایرۆسەیە و داواش دەکات ڕێکارەکان لە قوتابخانەکان تونتر بکرێن. ئەمڕۆ ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنا دەگاتە هەرێمی کوردستان وائیل حەتاحید نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەرێمی کوردستان ڕایگەیاند. ئەو ڤاکسینەی دەگاتە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر جۆرە گۆڕاوەکەی ڤایرۆسەکە دەبێت و ئەگەر ژمارەیەکی زۆر لە خەڵکی ڤاکسینەکە وەربگرن تا کۆتای ئەمساڵ ژیانی ئاسایی دەبێتەوە. ڕاشی دەگەێنێت هیچ کەسێک ناچار ناکرێت ڤاکسینەکە وەربگرێت ئەوانەشی ڤاکسینەکە وەردەگرن بەرگری لەشیان زیاد دەکات. ئەحمەد ئەلسەحاف گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند سەروەری خاکی عێراق کاروباری ناوخۆییە و پێویست ناکات هیچ لایەنێکی دەرەکی بەرگری لێ بکات. ئەلسەحاف ڕاشی گەیان پێویستە هەموو لایەنەکان پەیماننامەی ڤیەننا بە گوێرەی ئەرکەکانیان لە بەرچاو بگرن و پێویست ناکات هیچ گروپ و لایەنێک خۆیان بە سەروەری خاکی عێراق بزانن. ئێران داواکاری سێ وڵاتی ئەوروپی لەبارەی کۆبوونەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ڕەت دەکاتەوە. سەعید خەتیبزادە بە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند بە لێکدانەوە لە بەرچاوگرتنی هەڵوێست و چالەکیەکانی ئەم دوایەی ئەمریکا و هەر سێ وڵاتی ئەوروپی ئێران کاتەکە بۆ گفتوگۆ و کۆبوونەوە لەبارەی ڕێکەوتنی ئەتۆمی بە گونجاو نازانێت و ئەو پێشنیازە ڕەت دەکاتەوە. نەتەوە یەکگرتووەکان داوا لە وڵاتان دەکات هاوڵاتیانی وڵاتەکانیان لە کەمپی هۆڵەی ڕۆژئاوای کوردستان وەربگرنەوە. لە ڕاگەیاندراوێکدا تێد شەیبان بەڕێوەبەری یونسێف لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ڕایگەیاند زیاتر لە 22,000 منداڵی بیانی کە خەڵکی 6 وڵاتی جیاوازن لە کەمپی ئەلهۆڵن لە ڕۆژئاوای کوردستان داوا دەکات وڵاتان هاوڵاتیانی خۆیان وەربگرنەوە. داواکەی شەیبان دوای ئاگرکەوتنەوەکەی چەند ڕۆژی ڕابردوو دێت کە لە کەمپی ئەلهۆڵ لە بەهۆیەوە 3 منداڵ گیانیان لە دەستدا و 26 دیکەش بریندار بوون. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. یەکێک لە نازنامەی کوردبوون یاخود هەر نەتەوەیەکی دیکە جگەل لە زمان یاخود وڵات یاخود هەر شتێکی دیکە جلوبەرگی کللتوری ئەو شوێنەیە بە تایبەت کوردستانیش کە خاوەنی جلوبەرگێکی جوانی کللتورین کە جلوبەرگی کوردیە
بۆیە زۆر جار کەسانێکان بەردەوام ئارزووی پۆشینی جلی کوردیەکەن هەروەک چۆن کوردێکی دانیشتوی ئەڵمانیا بەردەوام لە کاتی پش و گەڕانەکانیە ئەو کاتانێکە کاتی هەیەەوە چێتە دەرەوە جلوبەرگی کوردیە پۆشێت بەوەش بۆتە جێگەی سەرنجی کوردان و تەنانەت خەڵکی بیانیش لە وڵاتە کاروان کەرکووکی جلوبەرگی کوردی وەک بەشێک لە ناسنامەی خۆی وەسف دەکات و بە پۆشینی دڵخۆشە ئەو گەنجە داوا لە ڕەوەندی کوردی دەکات پارێزگاری لە کولتور و جلوبەرگ و زمانەکان بکەن و شانازی پێوە بکەن چونکە هەر میلەتە و خاوەن کولتور و نەریتی خۆیەتی. سڵاو لە بینەرانی ڕۆژباش من کاروان کەرکووکی لە شاری کەرکووک لە دایکبوومە لە سەرەتای نەوەتەکان و لە شاری سلێمانی ژیاوم لە 2015ەوە ڕوون کردووە لە وڵاتی غوربەت وڵاتی ئەڵمانیا ئێستا لە شاری بەرلین نیشتەجێم حەز و خواسی منەوەی هەمیشە بە جلی کوردی لە شارەکانی ئەڵمانیا ئەسوڕێمەوە کە جلی کوردی لە بەرەکە مەچمە دەرەوە خەڵکەکانی تر زۆر پێیان خۆشە کەلتورەکانی تر زۆر دەستخۆشیەکەن یان بە زمانێکی خۆیان ئەڵێنە نایز یان ئەڵێن زێزە گود ئاوز یان بە هەر زمانێکی تر بێ زۆر پێیان خۆشە بە خۆشحاڵیەوە یعنی کەسێکم نەبینیەوە بەڵێ شتێکی ناشرینە کەسێکم نەبینەوە تاالقێک بات بگرە زۆر بەری کاتەکانش لە قیتارە یاخود لە ئێسپانە لە هەر شوێنە لەم شوێنانە لە شارەکانی تر وتیانە زۆر جوانە دەستخۆشیان کردووە یان پرسیاریان کردووە کەدی ئەم جلانە چییە ئەتوانی بۆمان باسکەی یان ئەمە چییە یان ئەم شتە چییە ئەمە چی کەلتورێکە منش بۆم باس کردن کەلتوری کوردیە من کوردم هاشا لە کوردبوونی خۆم ناکەم تەبعاً جلەکانم لە کوردستانەوە بۆمە درون و بۆم ئەنێرن و نۆ دەست جلی کوردی مەیە تا ئێستا بەڵام دوورینەکانی جایە شێوازەکانی جیا و ڕەنگەکانی جایە بەڵام لەگەڵ ئەوەشتا جلی خۆمان هەیە کە بێڵن ئەمەی سلێمانیە خۆمەی هەولێرە یان مەکەلاری و هەولێریە ئەو نوع جلەشمان هەیە و لەگەڵە شام کوڵە باڵەشمانەیە کە وەک باسمان بێڵن هەورامی و بە خۆشحاڵیشەوە من جلی کوردی لەبەرەکەم و نەک بەس بۆنەوە ئاهەنگەکان کە بەڵێ من جلی کوردی لەبەرەکەم لە زۆربەی کاتەکانە من بە جلی کوردیەوەم خەڵک پێی وتوم ئەتوانم منیش وەکو جلانەی تۆ داواکەم خەڵکی بیانی وتێتی جلت هەیە بمەیتێ حەزەکەم وەکو جلانی تۆ بپۆشم زۆر جوانە یان جارێکی لە شارێک بووم لە شارەکانی ئەڵمانیا عیلەیە ڕێگان پێگرتم وتیان ئەگەر کاتت هەبێتم فەرموو وتی کوڕەکەمان حەزمان لێ کوڕەکەمان بەو جلانەی تۆ ڕسمێ بگرین زۆر باسای جلەکانی منی لەبەر گرت و ڤیدۆشی پێگوت و ڕسمشی پێگوت کابراش بیانی بوو هاتە خواردێتە خانمەی خماس جا بابەتەکەمان هەر لەسەر جلی کوردی ئەمێنێتەوە بە تایبەت کە نزیکی بەهارە خواز لەسەر جلی کوردیش زۆر زیاترە بێت وەک کەسانێکیشان کە حەزیان بە پۆشینی جلی کوردیە لەگەڵەوەشدا حەزیان لەوەیە کە دەوروبەرەکەشیان جلی کوردی بپۆشێت یاخود شارزایەکی باشیان هەیە لە دیزاینکردن و دوورینی جلوبەرگی کوردیە هاوڵاتیەک لە شاری سلێمانی زیاتر لە 10 ساڵە کار بۆ ناساندنی جلوبەرگی ڕەسەنی کوردیە کات ئەو پیاوە هەموو ساڵێک 500 هەتا هەزاریش دەستجلی کوردی بە بێ بەرامبەر بەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت تا دابەشەکات و بۆیانە دوورێت هاوکات ڕێکخراوێکی تایبەت بە زیندووکردنەوەی کولتور و کەرەسەی کوردەواری کۆنیشی دروست کردووە با ببینین بزانین کارەکانی ئەم هاوڵاتی سلێمانی چییە؟ ئامانجمان زیندووکردنەوە یاخود پاراستنی کەلەپوری نەتەوایەتیە بە تایبەتی پۆشاکی کوردی لە چوارچێوەی کار و چالاکیەکانمانە تقریبەن زیاتر لە 10 ساڵە بێ هەوڵی زیندووکردنەوەی پۆشاکی کوردیمانداوە بە دیزاینێکی تازە بە شێوازێکی نوێ تاکو بتوانین لە ڕەسەنایەتی پۆشاکی کوردی پیاوان لاەدەین و بەردەوام بتوانین خزمەتێ بە پۆشێنەرانی پۆشاکی کوردی بکەین بۆ پیاوان.
خۆشببختانە ئەم ساڵیش توانیمان پرۆژەیەک بە ناوی پرۆژەی پۆشتەکردنەوە یاخود بەخشینی 500 دەرجلی کوردی بە تەواوی ئەو ڕێکخراوە کەم ئەندامیەکان یاخود ڕێکخراوی خاوەن پێداوی سەتایبەتەکان بە تایبەتی ڕێکخراوی تالاسیما و ڕێکخراوی یەکێتی کورتە باڵایانە و کەمەندامان و نابیساکان و ڕێکخراوی ئەوانی تووشی نەخۆشی دەرونی بوون لە چەند ڕۆژی ڕابردوودا دەسماگرەوە بەخشینەوەی پرۆژەکانمان سەرەتا لە کۆمەڵی تالاسیماوە دەستمان پێکرد زیندووکردنەوەی پۆشاکی کوردنی ئاماژمان پاراستنی و کەرستانەیە کە لە ڕابردوودا باو باپیرانمان بەکارێناوە ئێمەش بتوانین زیندوکەین و ئاشنایکەین بەو نەوانی داهاتوو تاکو بتوانین لەڕێ ئەوە خزمەتێک بە بواری ئابووریش بکەین و ئەم کارانش کەیکەین ئێمە لە بواری خێرخوازی بواری ڕۆشنبووری بواری کولتوری بە هاوکاری کۆمەڵی کەسایەتی بەڕێزی کاسبکار و دکتۆر و هەروەها کۆمەڵی بازرگانی بەڕێزی ئەم شارەیە کە پیان و تو ناویان نێنین و پارێزگاری سلێمانیش هاوکارمان بۆ تەمەناکەین هاوکارمان بن بۆی زیاتر پرۆژەکانمان بەردەوام بێ ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆبێتەوە و هەڵسەنگاندن بۆ دۆخی کۆرۆنا ئەکات. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان ژمارەی توشبوون بە کۆرۆنا بەراورد بە هەفتەکانی ڕابردوو 4 هێندە زیادی کردووە. هاوکات دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی ژەڵێ ئەگەر بڕیاری داخستنی دەرگای قوتابخانەکان بدرێت پابەند دەبین بە بڕیارەکە واتە ئەگەر دۆخەکە بخوازێت دەرگای قوتابخانەکان داتەخەن سەرچاوە تەندروستیەکان جەخت دەکەنەوە کە زیاتر منداڵان و گەنجان تووشی کۆرۆنای گۆڕاو دەبن بۆیە لە ناوەندەکانی خوێندن ڕێنمایی و ڕێکاری تون دەگیرێتە بەر و ڕۆژانە هەڵمەتی وەرگرتنی نمونەی کۆرۆنا لە قوتابیان وەردەگیرێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتە کە بزانین چۆن تێست وەرەگیرێت بە شێوازی جیاجیا لە هەموو قوتابخانەکان تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردو بەوە کە ئێستا میوانێکمان لەگەڵ دەبێت بەڕێز عەزیز سەعید کە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆرانە لە سۆرانەوە لەگەڵمانە بێت. بەیانیت باش مامۆستا سڵاوت لێبێ. بەیانی باش سڵاو بە تۆش. زۆر سپاس. مامۆستا پێمان بڵێ ئەو پشکنی یاخود هەڵمەتی وەرگرتنی پشکنین یاخود نمونەی هەڕەمەکی کۆرۆنا چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ دیارە لە دوای ئەوەی کە وەزارەتی پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بڕیاردرەکە دەرگای قوتابخانەکان بەڕێ قوتابیانی خۆشەویست بکرێتەوە ئەوە بوو لە هەفتی دوو کە دەرگای قوتابخانەکان کراوە ئێمە ڕێکاری خۆپارێزیمان لە گشت قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران گرتوتە بەر. دیارە خۆتان دەزانن دوێنێ لیژنەیەک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە سوپاسەوە دکتۆر کاروان خۆی سەرپەرشتی ئەو هەڵمەتە کرد و من لەگەڵ ئەم تیمە سەردانی چەندین قوتابخانەمان کرد هەر قوتابخانەیەک چەندین سمپڵمان وەرگرت بۆی دڵنیابینەوە لە ڕەوشی تەندروستی قوتابیەکانمان. مامۆستا بەگشتی دیارە لاتان کە چەند تێستان وەرگرتووە یاخود چەند نمونەتان وەرگرتووە؟ بەڵێ لە دوێنێەوە کە دەستی پێکرد ئەم پرۆژەیە دیارە چەندین قوتابخانە بەسەر کراونەتەوە یەکێک لە قوتابخانەکان کە
دواناوەندی قوتابخانەی سۆرانی تێکەڵاو بوو کە ڕێژەیەکی زۆری قوتابی تێدا کۆبووتەوە لە گشت گەڕەکەکان و لە گشت شوێنەکان دەوامی تێدا کراوە. دوێنێ زیاتر لە 30 بۆ 35 سەمپڵ وەرگیرا لە قوتابخانەکان و ئەم هەڵمەتە ئەمڕۆژ بەردەوامی ئەبێت لە قوتابخانەکانی ناوسەنتەری سۆران و دەوروبەری سۆران. مامۆستا چەند لەو سەمپڵانە دەرکەوتووە یاخودە ئێستا هیچ نەتیجەیەکتان وەرگرتوتەوە کە ئەوانەی کە وەرتان گرتووە تووشی کۆرۆنا بوو بێتن یاخود ئەگەر پێشتریش چەند قوتابی هەبووە لە سۆران کە تووشی کۆرۆنا بووە؟ خۆشبەختانە دوێنێ کە ئەم تیمە هات سەردانی قوتابخانەکانی کرد، خۆتان دەزانن کە سەردانی چەندی قوتابخانەمان کرد بە یەک ڕۆژ دەرناکەوێت. بۆیە ئەمڕۆ چاوەڕێ ئەەکەین کە دکتۆر بەڕێزەکان بڕیاری ئەوە بدەن کە ئایا کەس لە قوتابیەکانی ئێمە لە سنووری ئێمە تووشی پەتای کۆڕۆنا بووە یاخود نا. مامۆستایی ئەوانەی کە لە ڕابردووە توش بووبوون چەند ینی لە کۆڤید-19 نەک کۆرۆنای گۆڕاو ئەوانە ڕێژەکەیان چەند بوو؟ خۆتان دەزانن لە سەرەتای دەستپێکی دەوام لە 27 نۆ کە دەوام دەستی پێکرد و هەروەها لە دەیدا کە سەرتاسەری قوتابخانەکان دەرگا کراوە بۆ ڕووی قوتابیان. بەڕاستی لە گشت سنوورەکان و قەزا و ناحیە و شوێنەکانی هەرێمی کوردستان ئەم پەتایە بە خێرایی بڵاوبەوە و لە سنووری ئێمەش بەدەر نەبوو. زیاتر لە 250 بۆ 300 قوتابی تووشی ئەم پەتایە بوو، وەروە چەندین مامۆستاشمان توش بوون، چەندین بەڕێوەبەرمان توش بوون و بەداخەوە دوو لە سەرپەرشتیارە بەڕێزەکانمان گیانیان لەدەستدا، دوو بەڕێوەبەری خۆشەویستمان گیانیان لەدەستدا و چەندین مامۆستا و فەرمانبەری دیکەش لەو کاتەوە توش بوون. بەڵێ مامۆستا ئێستا کە ئێوە دەستان کردووە بە هەڵبەتی بەڵێ فەرموو ببوورە دەمێ ئاماژە پێ بدەم. بەڵام لە دوای کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە هەفتی دووەوە خۆشبەختانە تاکو ئێستا هیچ قوتابیەک لە سنووری ئێمە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا نەبووە، تەنها دوو مامۆستامان توش بوونە، ئەویش ڕێکاری یاسایی و کەرەنتینەمان کردوون لە ماڵی خۆیان و خۆشبەختانە بەرەو چاکبوونەوە دەچن. ئینشاءڵڵا سەلامەتە بن. مامۆستا ئێوە کاتێک هەڵمەتەکەتان ئەنجامدا و بەردەوامیشن لی تەنها تێست لە قوتابیان وەرەگرن یاخود بۆیانەکەن یان بۆ مامۆستایانیش بەگشتی بۆ توێژەران و هەموو ئەوانەی کە لە قوتابخانەکاندا دەوامەکەن؟ نەخێر ئێمە سەرەتا لە قوتابیەکان وەردەگرین، تێستێک وەردەگرین بە گوێرەی ڕێژەی قوتابی، دواتر لەگەڵ مامۆستایانی خۆشەویست هەم ئەوش سمپڵیان لێ وەردەگیرێ و لە فەرمانبەرانیش وەردەگیرێ کە لەوێ دەوام دەکەن. خۆتان دەزانن ئەمانە هەرسێکیان تێکەڵیان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن، بۆیە ئەم سمپڵ و ئەوەی کە وەرئەگیرێ لە قوتابی و مامۆستا و فەرمانبەرانی کە لە قوتابخانەکە داوام دەکەن. بەڵێ مامۆستا هەڵمەتەکەتان چەند ڕۆژ بەردەوامە بێت پێچێت کە تا کۆتایی پرۆسەی خوێندن ئێوە ئاوا ناو بەناو بەردەوام بن و پشکنینیان بۆ بکەن؟ ئەم پرۆسەیە دیارە بەڕێوەبەراتی تەندروستی گشتی تەندروستی سۆران دەستی پێ کردووە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر بە سوپاسەوە. دیارە ئەمە دوێنێ دەستی پێ کردووە و ئەم هەڵمەتە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. مامۆستا تەسەورەکەن بەم هەڵمەتەی ئێوە ئەنجامتان داوە بە تایبەت کە بە شێوەیەکی هەڕەمەکی لە هەموو قوتابخانەکان نەچن و سەمپڵ وەرەگرن و تێستی کۆرۆناکەن بۆ کەسانە، ئەمە تا چەنە بێتە ڕێگری لە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی کۆرۆنا؟ بەڕاستی ئێمە لە سەرەتای هەروکو ئەمەژەم پێدا لە سەرەتای دەستپێکی دەوام خۆمان مەیدانی سەردانی گشت قوتابخانەکان دەکەین ڕۆژانە و لەگەڵ برا سەرپەرشتیارەکان
هەوڵمان داواکەوە بتوانین ئەو ڕێکارانێک کە لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی پەروەردە بۆ ئێمە دێت بتوانین 100% جێبەجێ بکەین. خۆتان دەزانن ناوەندەکانی خوێندن لە بەتایبەتی لە سنتەری شارەکان ڕێژەیەکی زۆر قوتابی تێدا کۆبووتەوە، ئەمەش ستەمە. بۆیە پێمان باش بوو ئەم هەڵمەتێک کە دەستی پێکردووە شتێکی باشە بۆی دڵنیا بینەوە کە ئایا قوتابی لە سنووری سۆران و شوێنەکانی تریش تا چەند پابەند و تا چەندیش تووشی نەخۆشی کۆڕۆنا بوونەوە. بەڵێ مامۆستا ئەمەوە وەکو وەرگرتنی سەمپڵی کۆڕۆنا، بەڵام جیالەوە ئەمە هەر خۆی بەشێکە بۆ یاخود بڵین لایەنێکە بۆ ڕێگریکردن یاخود نەهێشتنی بڵاوبوونەوەی. بەڵام ئێوە چی ڕێنمایەکی تر زیاتر جەختەکەنەوە لەسەرەوە یاخود جێبەجێکردنی ڕێنماییەکان لە ناوەندەکانی خوێندن لە سۆران چۆنە؟ خۆشبەختانە ئێمە ڕۆژانە هەوکو ئەمەژەم پێدا لەگەر لە سەرپەرشتیارەکانمان ئێمە سەردانی خۆم دوێنێ تاکو سەعات کاژمێر 5 ئێوارە سەردانی چەندین قوتابخانەم کرد و لە کاتی چوونم بۆ قوتابخانە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە و یەکە ئیداریەکانی قوتابخانە سەردانی ناوناوەندەکانی خوێندین دەکەین. هەر ئەشکالێک هەر شتێک کە نامۆمان بینی ئێمە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە و سەرپەرشتیار بەڕێزەکان چارەسەری دەکەین و دەستمان کردووە بە دابەشکردنی ماسک و دیتۆڵ و ئەوانەی پاکشکەرەوە و سابوون دابەشمان کردووە بە زۆربەی بەسەر زۆربەی زۆری قوتابخانەکان بەوەی قوتابیانی خۆشەویست پابند بن بێ. و هەروها خاڵێکی تر کە دەمێ ئەمەژێ پێ بدەم وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە جەنابی وەزیر هەندێک کەلوپەلی بە ئێمەدا بۆکو گەرمی پێ و ماسک و دیتۆڵ و هەندێک شتی تر بە سوپاسەوە ئێمە ئەومان هەمومان دابەشکرد و بەسەر قوتابخانەکانی خۆمان. بەڵێ مامۆستا عەزیز، کاتێک ئەگەر لە خوێندنگەیەکدا چەند قوتابیەک تووشی کۆڕۆنا بن خوا نەخواستە، ئێوە چ بڕیارێکە دەن یاخود ئەگەر قوتابیەک بوو ئەگەر چەندانەیەک بوو بۆ هەر حاڵەتێکیان ئێوە ئامادەن چ بڕیارێک بدەن؟ خۆتان دەزانن ڕێنمایی وەزارەتی پەروەردە ئەوەیە ئەگەر لە سێ قوتابی لە پۆلێک تووشی ئەم پەتایە بوو ئەوە ئێمە ڕاستەوخۆ ئەم پۆلە دادەخەین. واگەر لە سێ قوتابی لە 5 قوتابی زیاتر بوو ئێمە سەروی خۆمان ئاگادار دەکەینەوە کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە ئاگاداریان دەکەینەوە بۆی بتوانین یاخود قوتابخانەکە بە تەواوی کەرنتینە بکرێ و ئێمە هەر لە هەر قوتابخانەیەک ئەگەر بینیمان شتێکی نامۆ هەیە قوتابیەک توش بووە ئێمە بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆرانمان ئاگادار کردوتەوە بە سوپاسەوە دێن پشکنین دەکەن و دڵنیامان دەکەنەوە لە سەلامەتی ئەو قوتابیانە. مامۆستا بەو پێوەی کە ئاگاداری قوتابخانەکانی جیا لە لایەنی تەندروستیەکە پرۆسەی خوێندن چۆن بەڕێوە چووە لە سۆران؟ ئایا تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم لە کاتی خۆیدا بەڕێوە چێت یاخود قوتابیان فریایەوە کەوتون لەگەڵ مامۆستایان کە ئەو وەرزە تەواو بکەن و ئامادە بن بۆ تاقیکردنەوەکان؟ خۆتان دەزانن لە سنووری ئێمە کە سنوێرکی شاخاویە لەبەر ئەوەی زۆربەی زۆری لە گوندەکە دووندەر دوودەستەکانن بە تایبەتی لە دەڤەری سیدەکان لە شوێنەکانی خەلیفان ئەوەی کە ئەخوێندرێت بە ئۆنلاین زۆر ئەستەمە لە شوێنەکان. بۆیە پێشوازێکی گەرمی لێکرد لە قوتابیانەوە کاتێکە دەوام دەستی پێکردەوە بە کردداری و قوتابیان هاتنەوە ناونەوەندەکانی خوێندن. خۆشبەختانە مامۆستایانی دڵسۆزیش زۆر بە لێبوردەییەوە بە دڵسۆزیەوە هاتنەوە ناوناوەندەکانی خوێندن و پرۆسەی خوێندن زۆر بە باشی و بەڕێکوپێکی دەستی پێکردووە تاقیکردنەوەکان دەستیان پێکردووە و هیچ گیر و گرفتێکمانیان لە ڕووی پرۆسەی خوێندن و هەتا پەرتوچیشمان کە بۆ ئەم ساڵ نەتواندرا پەرتوکۆک و پێویست دابش بکرێ، بەڵام ئێمە توانیمان ئەو پرتوکەی لە کۆگا و لە قوتابخانەکان هەبوو جارێکی تر بەسەر قوتابیانی خۆشەویست دابش بکەینەوە و خۆشبەختانە کەموکوریمان نییە چ لە ڕووی دابشکردنی پەرتوک و چ لە ڕووی ئاستی زانستی ناوناوەندەکانی خوێندن. کەواتە ئێستا هیچ گرفتێکتان نییە لە ناو ناوەندەکانی خوێندندا لە هیچ ڕۆیەکەوە؟
خۆشببختانە دەوام ئاساییە لە گشت ناوەندەکانی خوێندن هەروکو ئاماژەم پێدا و تاقیکردنەوەکانی ڕۆژانە ئەنجام ئەدرێن و قوتابیان ڕاهاتون لەسەر دەوام لەسەر بەستنی ماسێک لەسەر ڕێکارە تەندروستیەکان خۆشببختانە لە کاتی کردنەوەی دەرگای قوتابخانە تاکو ئێستا هیچ قوتابیەک لە سنووری ئێمە تووشی پەتای کۆڕۆنا نەبووە. سپاس بۆخوا. مامۆستا عەزیز، بێگومان وەزارەتی پەروەردە گەلێک ڕێنمایی دەرکرد بە تایبەت بۆنەوە پشووەکان. ئێوە ئەو بڕیارانەی کە بەدەستان گەیشتووە چییە؟ خۆتان دەزانن وەزارەتی پەروەردە دوای چەندین کۆبوونەوە کە ئێمەشیان بان کردووە چەندین جار لەگەڵ جەنابی وەزیر و ڕاوێژکارەکانی خۆمان بڕیاری زۆر دروست و تەندروست دراوە ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی. گرنگترین بڕیارەکان کە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان دای ئەوە بوو دەرگای کردەوە بۆ پۆلی 12 چونکە پۆلی 12 ناکرێت بە تەناو بەداوام بکرێت سێ ڕۆژ هەموو ڕۆژ دەوام کراوە لە 16 کە دەستی پێکرد ئەوە بوو لە دواتر توانرا پاش ئەوەی کە چەندین کۆبوونەوە ئەنجام درا لە هەفتی دوو دەوام لە ناوەندەکانی تری خوێندن دەستی پێکرد لە پۆلە ناکۆتاییەکان لە پۆلی یەکەم تاکو پۆلی 11 بە تەناو ڕۆژێک نایەک. ئەمەش بەڕاستی بڕیارێکی دروست بوو لەو کاتی ئێستا کە هەم بۆ قوتابیانی خۆشەویست دروست بوو چونکە ئاماژەم پێدا لە سنووری ئێمە و لە سنوورەکانی تریش خوێندنی ئۆنلاین زۆر ستەم بوو لەبەرەوەی ئەتەرنێت نییە یاخود شەبەکەی ئەتەرنێتی تێدا نیە یاخود باوکی قوتابی ناتوانێت ئایپاد و ئەوانەی کە پێویستن بۆ قوتابی خۆی دابین بکات بۆیە بڕیارێکی تەندروستیاندا کە بە تەناو بۆ ڕۆژێک قوتابی بێتە ناو ناوەندەکانی خوێندن و سوودیشی لێبینیوە. پشووەکانی نەورۆز یاخود مانگی ئادار چی ئەگرێتەوە ئەو ڕۆژانە ئێوەی کەنە پشوو یاخود بەردەوامە بن لەسەر پرۆسەی خوێندن؟ هەروکو ئاماژەم پێدا یەکێک لە بڕیارەکانی تری وەزارەتی پەروەردە ئەوە بوو کە هیچ بشوێک نەبێت بۆ ئەمساڵ بۆیە چونکە قوتابی دابڕاوە لە مانجی لە یەکینەوە کە دەرگای قوتابخانەکان لە ساڵی نوێ داخراوە هەتاوەکو هەفتی دوو بۆیە بۆی قەرەبۆ بکرێتەوە سوودیان لەو پشوانە وەرگرتووە چ لە نەورۆز و چ لە ڕۆژەکانی تریش تەنها لە نەورۆز سێ ڕۆژ پشووە کە ئەویش کە لە 19 و 19 و 20 تەنها ئەو سێ ڕۆژە پشووە لە دوای ئەو سێ ڕۆژە دەوامی ئاسایی دەست پێ دەکاتەوە. مامۆستا عەزیز، ئەگەر دوا پرسیار لێ بکەم ڕاستە ئەستەنگەکان زۆر بوون لە بەردەم پرۆسەی خوێندن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە جگەلەوە کەشوهەوای ئەو ناوچەی ئێوە زۆر سەختە. ئەمە تا چەند بووە گرفت لە ڕووی یاخود لە سەرڕێی خوێندکاران و مامۆستایانیش کاتێک ئەچنە قوتابخانەکان؟ خۆتان دەزانن دەڤەری ئێمە دەڤەرێکی سارد و شاخاوی و بەفریشی زۆر لێ ئەبارێ بە تایبەتی لە ناوچەی سیدەکە کە زیاتر لە 65 بۆ 7 قوتابخانە لەوێت قوتابی تێدا خوێنێ. خۆشببختانە ئێمە لە سەرەتای مانجی دەوە کە دەوامی ئاسایی دەستی پێکرد ئێمە نەوت و سوتەمەنیمان دابین کرد بۆ گشت قوتابخانەکانی خۆمان. خۆشببختانە تاکو ئێستا لە ڕووی سوتەمەنیەوە چکە خۆتان دەزانن ساردا قوتابخانەش پێویستی بە سۆبا و گەرمکەرەوە هەیە بۆیە خۆشببختانم لە ڕێی بەڕێوەبەتی گشتی پەروەردەی هەولێر و لە ڕێی وەزارەتەوە توانیمان ئەو بڕەنەوتەی کە هەیە لە ساڵی ڕابردوو خەزنمان کردبوو کۆمان کردبووە جارێکی تر دابەشمان کردەوە بەسەر قوتابخانەکانی خۆمان و تاکو ئێستا کێشەمانە چ لە ڕووی سوتەمەنی و چ لە ڕووی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن لە دەڤەری سۆران. بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ مامۆستا عەزیز سەعید بەڕێوەبەرەوەبەری پەروەردەی سۆران کە ئەم بەیانیە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی. سپاس بەوێ بەڕێز. هەر باسی سارد و سەرمامان کرد، باسی ئەوەمان کرد کە لە سۆران چەنێ ساردا. با ئێستا بزانین گۆڕانکارەکانی ڕەوشی کەش و هەوا لە شارەکانی هەموو کوردستان چۆنە؟
هونەرمەندی شێوەکار عەلی موتیعی بە ئیلهام وەرگرتن لە فیلمە خەیاڵی زانستیەکان بە تایبەت سێرکردنی و فیلمانەی کە زۆر خەیاڵین هاتووە ماتۆڕێکی یەکتایی لە شاری وان دروست کردووە و لێخوڕینی ئەم ماتۆڕە بووەتە جێگی سەرنجی هاوڵاتیان و گەشتیارانیش کاتێ بینن کە ماتۆڕێکی جیاواز لێخڕێ. ئەو هونەرمەندە شێوەکارە ماوەی 9 ساڵە ئێرانی جێهێشتووە و چەند ساڵێک لە هەولێر ماوەتەوە بەڵام دواتر چۆتە وان لە وان نیشتەجێ بووە. ماوەی 4 ساڵیشە شوێنێکی کاری لەو شارە کردوێتەوە و ڕۆژانە لەگەڵ هاوسەرەکەی کە تاکە پشتیوانیەتی لە دوکانێکی بچووک کاری گەورە دەکەن. بێگومان ئەمە دووبارە ئەو پەنجە ڕاست دەکاتەوە کاڵە لە پشت هەر پیاوێکی سەرکەوتۆ ژنێکی مەزن هەیە. با ببینین ئەم پیاوەش کارەکانی چۆنە و چۆن سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. عەلی موتیعی هونەرمەندی شێوەکار خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێستا لە شاری وانی باکووری کوردستان دەژیت. ئەو هونەرمەندە شێوەکارە هەر جارە و باکارێکی ناوازە و بە دروستکردنی پەیکەر لە ئاسن و پۆڵە سەرنجی خەڵک ڕادەکێشێت. لە دوایین کار و نوێترین کاریشیدا ماتۆڕەشی یەکتایی لە ئاسن و پاشماوەکانی دروست کردو و ئەوەش سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە. ئەو تەگەرەی دەوری دوولێ ڕاست بووە هاوردمە بردمە لە سەنەعاوە قەوسمدا و خەمم کردە ئەمڕا پارچە پارچە ئەم ماتۆڕەم دروست کردە هەرتی کەو لە جێ هاوردمە متۆڕەکەی بەجیال و لەکانی کاری سیمکەشی برقەمانەم هاوردە و ڕەنگەکەی و گشتی بە هاوکاری خۆم و ماڵ و مناڵم ئەم کارم کردە و ئەم ماتۆڕە تەکتەگەرم دروست کردە و تا بەم جیانم گەیشتە یارمەتیمان لە کەس وەرنەگرتە هەمووی کاری خۆمانە و خۆم دروستم کردە. ئەو هونەرمەندە شێوەکارە ڕۆژانە لەگەڵ هاوسەرەکەی کە تاکە پشتیوانیەتی لە دوکانێکی بچووکدا بە پاشماوەکانی ئاسن و پۆڵە کاتەکان بەڕێدەکەن و کاری گەورە دەکەن. ئەوان هەرچەندە ماندوو دەبن و سەختی زۆر دەبینن بەڵام کاتێک بەرهەمەکانیان دەکەوێتە بەردیدی هاوڵاتیان و ئەنجامەکەی دەبینن دڵخۆش دەبن و کەمێک لە هیلاکی و ئازارەکانیان کەم دەکاتەوە. دروستکردنی ماتۆڕەشی یەکتایە کە نوێترین کاری عەلی موتیعیە ماوەیەکی زۆر لە هزر و خەیاڵیدا بووە. من لە ئیسکلەجا دەستی دوکانمەیە لەوێ خەریکی کاری هەیکەلتراشیم و متۆڕە تەکتەگەرەیشم کە دروستکردە ئیدەکەیم لە ئینتەرنێتەوە گرتە یعنی لە ئینتەرنێتە و شتم دی دروست بوو منیش پێم خۆش و دروستی کەم و نیشانی بەم کە ئەو تواناییم هەیە و ئەتوانم وەکە و خەڵکەی تریش من ئەو متۆڕە تەکتەگەرە دروستکەم ئەلعانیش کە دروستم کردە بە مۆفەقیت و بە زۆر باشی جواوی داهاتە و زۆر پێی خۆشحاڵم و شادم. عەلی موتیعی هونەرمەندی شێوەکار لە ساڵی 2007ەوە ڕۆژهەڵاتی کوردستانی جێهێشتە و ماوەی 9 ساڵ لە هەولێر ماوەتەوە. دواتر سەردانیوانی باکووری کوردستانی کردو و ئێستا لەوێ دەژیت. زیاتر لە 4 ساڵیشە شوێنێکی کاری کردوتەوە بە پارچەی ئاسن و پۆڵە پەیکەر و کەرەستەی سەرنجڕاکێش دروست دەکات. هەموو ئەو پارچە و پۆڵایانەشی بەکاریان دەهێنێت هەر یەکە و لە ناوچەیەک کۆیان دەکاتەوە.
ئەمڕۆ سەرەتای مانگی سێ یاخود مانگی ئادارە کە مانگی سێ لە ساڵنامەی گریگۆری یەکێکە لەو حەوت مانگەی ساڵ کە پێک هاتووە لە 31 ڕۆژ. ئەم مانگە لە زۆرینەی وڵاتانی جیهان تایبەتمەندی خۆی هەبووە و هەشێتی. لە عێراق و سووریا پێی دەڵێن مانگی ئادار. پێشتر بەپێی ساڵنامەی ڕۆمانی مانگەکانی 1 و 2 لە زستان نەبوون و لە پێناو جەنگەکان لە ساڵنامەی یولیۆسی دانرا و مانگی سێ بە سەرەتای ساڵی نوێ دادەنرا. بۆ نمونە لە فەڕەنسا تا ساڵی 1564 لە فەڕەنسا مانگی سێ بە سەرەتای ساڵی نوێ دادەنرا. دواتر بەریتانیا لە ساڵی 1752ەوە سەرەتای مانگی سێی هەموو ساڵێکی بە سەرەتای ساڵ دادەنا. بەریتانیا مانگی سێی بە ناوی هێڵتمۆنز ناونابوو کە بۆ واتانی گەردەلول دەهات. هەر وڵاتەی ناوێکی دیکەی بۆ مانگی سێ یاخود ئادار هەبوو. یۆنانی کۆن پێی دەوترا ئەتیمی و لە ساڵنامەی ژاپۆن پێی وتراوە یاوی و لە زمانی فنلەندیش پێی دەوترا مالیسکۆ کە بەمانەی مانگی تەمومژاوی ناودەهات. هۆڵەندا مات و فەڕەنسا مارس و ئەڵمانیا مارسی بۆ ئەم مانگە بەکارهێناوە. بێگومان لە کوردستانیش مانگی سێ بۆ خۆی دەسەکات بە بوژانەوە و سەرەتای وەرزی بەهار و یاخود بڵێن نەورۆزە و ئەمانە هەمووی وا دەکات کە مانگی سێ لای هەموو کەس خۆشەویست بێ کە ئەمڕۆژ یەکەم ڕۆژی مانگی سێ بۆ هیواین کە ئەوەی لە ساڵی ڕابردوو ڕوویدا جارێکتر هەرگیز نەیبینینەوە ئەم ساڵ بەخۆشی بەڕێ بکەین و ساڵێکی پڕخێر و بەرەکەتیش بێت کە لە مانگی سێەوە لە 21ەوە ئەبێتە یەکەم ڕۆژی ساڵی کوردی. ئێستا جیا لەمانە بابزانین بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,000 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 175,000 دیناری عێراقیە. 100 پاوەنی بەریتانی 201,750 دیناری عێراقیە. 100 لیرەی تورکی 19,750 دیناری عێراقیە. 100,000 تومەنی ئێرانی 5,700 دیناری عێراقیە. وەروە مسقالێک زێڕی ئایار 24 403,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 356,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 303,000 دیناری عێراقیە. کارۆسلی سەهۆڵی ڕووبەرێکی بازنەیی فراوانە کە لەسەر ئەو چینە بەستوێی یاخود بەستەڵەکەی سەر دەریاچەکان دروستەکرێت و ئەبڕێت دواتر دەخولێتەوە. واتە چینێکی زۆر ئەستور و گەورەیە ئەیبڕن بە بازنەیی. تیمێک لە ماسیگرەکان و ئارەزومەندانی ناوچە ساردەکان لەسەر یەکێک لە دەریاچەکانی فنلەندا کە بەستوێتی بە تیرەی 300 مەتر بەهێزی ماتۆڕی بەلەمێک توێژە بەستووەکەیان بڕێ و خولاندیانەوە. ئامانجیش لەو کارەیان تۆمارکردنی پلەی پێوانەیە بۆ گەورەترین کارۆسلی سەهۆڵی و هەروەها ناساندنی ناوچەکەشیان. ئێستا بابێکەوە ببینین بزانین کارۆسلی سەهۆڵی چۆنە و چه وڵاتێک ئارەزووی دەکات. لەسەر بەستەڵەکی دەریاچەی لاپەجارفی ڕۆژئاوای فینلاند گروپێک لە ڕاوچی ماسیەکان و ئەو کەسانی ئارەزووی گەشتی ناوچە سەهۆڵبەندان و ساردەکان دەکەن بە مەبەستی تۆمارکردنی پلەی پێوانەیی جیهانی بۆ گەورەترین کارۆسلی سەهۆڵی بەپانی 300 مەتریان بەشێکی بەستووی سەهۆڵەکەیان بە شێوەی بازنەیی بڕی بەهۆی هێزی ماتۆڕی بەلەمێکیشەوە دەیان خولاندەوە. ئێمە هەوڵ دەدەین گەورەترین کارۆسلی سەهۆڵی دروست بکەین. من چواجار گەورەترین کارۆسلی سەهۆڵیم دروست کردووە، بەڵام هاوڕێکەم لە ئەمریکا دانێکی گەورەی بە تیرەی 228 مەتر دروست کرد، بۆیە ئێمە هەوڵماندا گەورەترین دروست بکەین. بۆ بڕینی ئەو تیرە زۆرەی دەشێت پلەی پێوانەیەی کارۆسلیە سەهۆڵیەکانی پێشتر ببڕێت. تیمەکە پێویستیان بە بارستە سەهۆڵێکی چڕوو ئەستور بوو تا بتوانن بەو شێوەی دەیانەوێت ئەنجامی بدەن و مەترسیشکانی نەبێت.
هەموو شتێ لە جیاندا تەواو نێوڕێک نییە، بەڵام دەبێت کارلۆسیا ساڵیەکەی ئێمە تەواو ڕێک بێت، چونکە ئەگەر بە ئەندازێکی تەواو بازنەی نەبێت هاوسەنگ ناوێت و ناخولێتەوە. هەرچەندە ئێمە 40 سانتیمەتر ساڵمان هەبوو، بۆیە 40 سانتیمەتری دیکە بە فرمان بۆ هێنا تا بتوانین بە ئامێرەکان بیبڕین. تیمەکە کارەکەیان ئەنجامدا و کارۆسلی سەهۆڵی کە پارچەیەک لە شەختە و بەستەڵەکی بەستووی ناو ئاوی یەکێک لە دەریاکانە بە شێوەی بازنەیی دروست کرد. ئامانجی ناساندنی شارۆچکەکەشیانی لە پشت بوو. دەسەڵاتدارانی ناوچەکە و بەرپرسانی شارەوانی هەوڵ دەدەن سەرەڕای بچووکی ناوچەکەیان ئەم کارە بگەێنن بە جیهان و پلەی پێوانەی لەسەر تۆمار بکەن. هەمیشە مرۆڤایەتی لە هەوڵیەوەدایە کە مافی مرۆڤ، مافی بەگشتی مرۆڤ، دواتر مافی ئافرەت، دواتر مافی پیا و مافی منداڵ، هەموو ئەمانە کاری بۆ کرێ کە وەربگیرێت بە یاسا. بەڵام زۆر دەگمەن بووە کە مافی ئاژەڵ وەربگیرێت یاخود یاسایەک ڕێک بخرێ بۆی کە مافی ئاژەڵ تێیدا پارێزراو بێ. لە دوای چەند ساڵ هەوڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی ئاژەڵان، چالاکوانێکی مەدەنی لە کوبا توانی بە هەوڵەکانی ببێتە هۆی دەرکردنی یاسایەک بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان. بۆ پێی لە کوبا مافی ئاژەڵان بە شێوەیەکی بەرچاو پێشێ لەکرێت، بە تایبەت لەو جۆرە قمارانەی کە ساگ یاخود کەڵەشێرەکان ئەکەن بەکاریانەهێنن لەگەڵ جۆری خۆیان بە شەڕیانهێنن، هەروەها بۆ ئەو سەگ و پشیلانەی لەسەر شەقامەکان و کوچە کۆڵانەکانی ئەو وڵاتە بە شێوەیەکی بەرچاو بەدیەکرێن و بێلانن. خۆشبەختترین ئەو ئاژەڵانش ئەوانن کە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەبرێنە پەناگەیەک یاخود خواردن و چارەسەریان بۆ دابین دەکرێت. ڕێکخراوە ناحکومیەکانی تایبەت بە پاراستنی مافی ئاژەڵان ئەم یاسایی بەگرنگ زانیوە، تەنانەت بۆ پارێزگاریکردن لەو ئاژەڵانەی کە قماریان پێدەکرێت و ژیانیان دەکەوێتە مەترسیەوە بەهۆی ئەو جۆرە قمارانەی کە لەسەریان دەکرێت. لەم یاسایە ڕێگری لەو جۆرە قمارانە کراوە و دامەزراوەی CEDA بۆ پاراستنی مافی ئاژەڵان بە بۆنەی دەرچوونی ئەم یاسایەوە ئاهەنگیان گێڕا. کەم کەس هەیە کە خوازیار نەبێ یاخود حەز نەکات سەردانێکی فەڕەنسا بکات بۆ بینینی یەک دوو سنبولی گەورەی فەڕەنسا بۆ نمونە بۆرچی ئێڤڵا یاخود مۆزەخانە بە ناوبانگەکەی پاریسە، مۆزەخانەی لۆڤەر، کە ئەم مۆزەخانەیە تەمەنێکی دوور و درێژی هەیە، بەڵام بەدەنگ یاخود بڵێن ماوەیە کە بێدەنگ بووە، چۆڵ بووە لە سەردانی کاران. لۆڤەر بە دەنگی میوزیکی کلاسیک لە چۆڵیەکەی دەستی خانمەژەنیاری فەڕەنسی کامێلا تۆماس بەشێک لەو چۆڵی و بێنازیەی بۆ گەڕایەوە کە لە تەمەنی زیاتر لە 500 ساڵەی ئەم مۆزەخانەیەدا نەبووە بگاتە ئەو ئاستەی کە چۆڵ بوو بێ و سەردانی کرد ڕووی تێنەکات. لە هەموو دۆخ و کاتەکاندا ئەم شوێنە کاری تێدا بووە. کامێلا دەڵێت ژەنینی چەلۆ لە ناو لۆڤەر و چرخانێکی گەورە بوو بۆ من. کچە ژەنیارێکی فەڕەنسی مۆزەخانەی لۆڤەری چۆڵ پڕ دەکات لە دەنگی میوزیکەکەی. لە تەمەنی زیاتر لە 500 ساڵەی مۆزەخانە بە ناوبانگەکەی پاریسی مۆنالیزادا زۆر شت تێیدا ڕوویداوە، زۆر شتی بینیوە. ئەم شوێنە بەڵام هێندەی ئەم 4 مانگە چۆڵی بەخۆیەوە نەبینیوە. بەڵام کامێلا تۆماسی ژەنیار بە چەلۆکەی هۆڵەکەی ئەم مۆزەخانە گەورەی پڕ کرد لە میوزیک. میوزیک ژەنین لە ناو لۆڤەردا وەرچەرخانێکی نوێ بوو، ئەزمونێکی جیاواز بوو. خۆم لە ناو نەمری میوزیکدا دەبینمەوە، هیواداریشم ئەم کارم بۆ کەسانی دیکەش بێت و ئەوانیش ئاسوودە بن لەم کاتە سەختەدا. لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ ئەو دۆخە خراپەی بەسەر جیهاندا هات بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، میوزیک ژەنان و هونەرمەندان هەوڵەکانیان چڕ کردەوە تا ئەو بۆشاییە نەخوازراوەی دروست بوو لە ژیانی ئاساییدا پڕ بکەنەوە. کامێلاژ یەکەم میوزیکی لە سەربانێکی بەرزی پاریس نمایش کرد و بڵاوی کردەوە. لەم کارە نوێشیدا زنجیرەیەک پارچە میوزیکی کلاسیکی نمایش کرد.
هەرچەندە لە مۆزەخانێکی چۆڵ لە بینەر میوزیکم ژەنی بەڵام تەنیا ئەوە ئاواتمە جارێکی دیکە لە ناو خەڵک میوزیک بژەنم و لەگەڵ ئەوان ئەو جوانیەی میوزیک بەش بکەم چونکە پێم وایە تەنها هونەرە بە نەمری دەمان هێڵێتەوە. هونەردۆستان و عاشقانی میوزیک لە دوای ئەو دابڕانە سەختەی لە جیهان گوزەرا لە دەرفەتێک دەگەڕێن تا ژیان بەبەری زەوی و مرۆڤایەتیدا بکەنەوە. یەکێک لە ناوەندە گرنگە هونەریە جیهانیەکانیش مۆزەخانەی لۆڤەرە کە ئەگەرچی چۆڵ بووە لە سەردانیکاران بەڵام هونەر و میوزیک ژیانی بەبەردا کردوتەوە. هەرگیز تەمەن بۆ بەردەوامیدان بە خەون و ئامانجەکانت ڕێگر نییە بەڵام ئەگەر ئیرادە و ئاوات هەبێت. جۆرج بیل هاوڵاتیەکی بەریتانیایە و تەمەنی 80 ساڵە بەڵام هێشتا بە بایسکل ڕۆژانە بەسەر هاوبەشەکاندا ڕۆژنامەدا بەش دەکات و دەڵێت تا 10 ساڵی دیکە واتە تا تەمەنی 90 ساڵی لە کارکردن بەردەوام دەبم. ئەو ئیرادە و توانایەشی وای کردووە بڕیاری خانەنشینبوونەکەی دوا بخرێت. جۆرج بیل تەمەنی 80 ساڵە و هاوڵاتێکی بەریتانیا ڕۆژانە بە بایسکلە کارەباییەکەی ڕۆژنامە بەسەر هاوبەشان و هاوڵاتیاندا دابەش دەکات. وەک دیارە هێشتا توانای کارکردن و جێبەجێکردنی ئەرکەکەی هەیە. ئەو پیاوە بە ساڵاتچۆ دەڵێت ڕەنگە تا تەمەنی 90 ساڵی بتوانم لە کارەکەم بەردەوام بم. ئەگەر بەیانیان هەستام و هەستم کرد زیندوم دڵنیام کارەکەم دەکەم. ئەگەر هەستم بە باشی کرد ڕۆژەکە لەگەڵ ڕۆژنامەکان و کاغەزەکان بەڕێ دەکەم. سپاس بۆ ئەو بایسکلە کارەباییە چونکە کارەکەی ئاسان کردوم و زۆر پێویستی بە هێز و توانە نییە. دەتوانم تا 10 ساڵی دیکە و تەمەنی 90 ساڵی کار بکەم. هەرچەندە تەمەنی جۆرج بیل بۆ خانەنشینبوون تێپەڕیوە بەڵام لەسەر داوای خۆی لە خانەنشینەکەی دواخراوە بۆیە تا ئێستا لە کارکردن بەردەوام و خۆشەویستێکی زۆری بۆ ڕۆژنامەکان و بڵاوکراوەکان هەیە. جۆرج بیلی تەمەن 80 ساڵ ڕۆژانە کاتژمێر 6 بەیانی دەست بە کارەکەی دەکات و لا گوندی هێت کۆرن ڕۆژنامەکان بۆ هاوبەشان دەگوازێتەوە. لەگەڵ ئەوەی تەمەنی زۆرە بەڵام هێشتا دەتوانێت تەکنۆلۆژیا بەکار بهێنێت و کارەکانی جێبەجێ بکات. هەموو شتێک ئەگەر بمانەوێت یاخود ئامانجەکانمان ئەگەر بمانەوێت بێگومان پێویستی بە هیوایەکی زۆرە. واتە هیوا بە خۆمان ببەخشین یاخود ئیرادێکی زۆریش بەهێزمان هەبێ و کاتەتوانین. ئەگەر کام لە گەنجەکان بیرەکەنەوە کە ئێستا ڕۆژنامە بفرۆشن بیان و زۆرە بۆی کە کارێک نەکەین بەڵام ئەو کەسە بە تەمەنە وای کرد کە ببێتە نمونەیەک بۆی لەو تەمەنەدا بتوانێت هەم ڕۆژنامە بفرۆشێت کە ئێستا لەوانێ زۆرمان پێمان وابێت ڕۆژنامە کەمتر بایەخەیە و لەو تەمەنشانە توانێت کارێک بکات بەڵام ئەوە نمونەیە کە بۆ کۆڵنەدان بۆ ئەنجامدانی کارێک کە خۆت بتەوێت. بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم کە هەمیشە ئاسوودە بن هەمیشە پڕ ئیرادە بن و بتوانن ئەو کاری ئێتانەوێت ئەو ئامانجی هەتانە بی بێکن. هەمیشە شاد و تەندروست باش بن ماڵاوە.